زیندانیان لە سێبەری شەڕدا، مەترسی بردومان و مەترسی سەرکوتکردن. لەگەڵ پەرەستاندنی شەڕ لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و کۆمەری ئیسلامی لەلایەکی ترەوە، نیگەرانیەکان سەبارەت بە چارەنووسی زیندانیان لە ئێران بە شێوەیەکی بێوێنە پەرێسەندووە. لە هەر شەڕێکدا هەندێک گروپ زیاتر لە هەمووان دەکەونە ژێر مەترسیەوە. لە ئێرانی ئەمڕۆدا زیندانیانی سیاسی، عەقیدەتی و تەنانەت زیندانیانی تاوانە گشتیەکان لە زۆمرەی بێپەناترین کەسانی کۆمەڵگان. ئەوان نە توانایی خۆدەربازکردنیان هەیە، نە مافی هەڵبژاردن و نە لە زۆر حاڵەتیشدا دەستیان بە هەواڵ، دەرمان و پەیوەندی بەردەوام لەگەڵ بنەماڵەکانیان ڕادەگات. هەر بۆیە نیگەرانی بنەماڵەی زیندانیان بووەتە یەکێک لە گرنگترین ڕەهەندەکانی ئەم قەیرانە. زیندانیان لە ئێستادا هاوکات لەگەڵ دوو مەترسی جدی بەرەوڕوو بوونەتەوە. لەلایەکەوە زیندان و گرتوخانەکان ئەگەری هەیە لە کاتی هێرشە سەربازیەکاندا زیانیان پێبگات، بەتایبەت ئەگەر لە نزیک ناوەندە سەربازی و ئەمنیەکان هەڵکەوت بێتن. لەلایەکی تریشەوە کەشی شەڕ و نائەمنی دەتوانێت ببێتە هۆی چڕتربوونەوەی سەرکوت لە ناو زیندانەکاندا. مەترسی ئەوە هەیە کە دامەزراوە ئەمنی و سەرکوتکەرەکان توندوتێژتر لە هەمیشە لەگەڵ زیندانیان ڕەفتار بکەن یان تەنانەت بیانکەنە قوربانی تەسویە حسابە سیاسی و ئەمنیەکان. بەم شێوەیە زیندانیان لە نێوان دوو هەڕەشەدان، بردومان و سەرکوت. دوای هێرشەکانی ئەم دوایە سەر ناوەندە سەربازی و ئەمنیەکانی ئێران و زاڵبوونی کەشی شەڕ بەسەر شەڕە جیاوازەکاندا گەلێک راپۆرت سەبارەت بە خراپی دۆخی زیندانەکان بڵاوکراونەتەوە. هۆشداریەکەی ئیسرائیل سەبارەت بە چۆڵکردنی ناوچەی ئێڤین لە تاران نیگەرانی بنەماڵەی زیندانیان و چالاکانی مافی مرۆڤی دووقات کردووە. ئەوان هۆشداریان داوەکە گیانی زیندانیان لە مەترسیدایە. نیگەرانی سەرەکی ئەوەیە کە لە ئەگەری هێرش بۆ سەر دەوروبەری زیندانەکان یان ڕوودانی تەقینەوە لە نزیک ئەو زیندانانە هەزاران زیندانی بەبێ هیچ پەناگایەک بکەونە بەر مەترسی گیانەدەستان و زیانی جدی. هاوکات راپۆرتەکان باس لە زاڵبوونی هەرچی زیاتری کەشی ئەمنیەتی لە ناوخۆی زیندانەکان دەکەن. سنووردارکردنی توندی پەیوەندیەکان، کەموکۆڕی لە دابەشکردنی خۆراک، کەمبوونەوەی دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە تەندروستیەکان و زیادبوونی حوزوری هێزامنیەکان لە هەندێک لە زیندانەکاندا فشاری سەر زیندانیانی گەلێک زیاتر کردووە. ئەم دۆخە بۆ بنەماڵەکان بە واتای دڵڕاوکێکی بەردەوام وازار بەخشە. ڕۆژانی چاوەڕوانی و بێهەواڵی لەو ئازیزانەی کە پێشتریش لە دۆخێکی گەلێک دژواردا ڕاگیرابوون لە کاتی شەڕدا تەنانەت ئەگەر بۆ ساتێکیش پەیوەندیەکانیان بپشرێت بۆ بنەماڵەکانی وەک مانگ و ساڵ تێپەڕ دەبێت. ئەو راپۆرتانەی لە هەندێک لە زیندانەکانەوە بەدەست دەگەن وێنەیەکی سامناکتر دەخەنەنەوە. سەرچاوێکی ئاگادار لە زمان یەکێک لە زیندانیانی زیندانی تارانی گەورە واتە فەشافبوویەوە دەڵێت دەنگی چەند تەقینەوەیەکی بەهێز بیستراوە. بینای کارگێڕی زیانی بەرکەوتووە، شوشەکان شکاون و بەشێک لە دیوارەکان ڕووخاون. بە وتەی ئەم سەرچاوەیە دوای ئەوەی زیندانیەکان ڕژاونەتە دەرەوە، هێزەکانی گاردی زیندان بە توندی سەرکوتیان کردوون و تەقەیان لێکردوون. هێشتا ڕوون نییە چەند کەس برینداریان کوژراون. هەر ئەم بێهەواڵی و ناڕوونیە دڵڕاوکێ بنەماڵەکانی چەند هێندە کردووە. ئەو بنەماڵانەی کە نە وەڵامێکی ڕوونیان پێ دەدرێتەوە و نە ڕێگەیەکیان هەیە بۆ دڵنیابوون لە سڵامەتی ئازیزانیان. هەروەها راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە کۆنترۆڵی زیندانی تارانی گەورە کەوتووەتە دەست جێگان ویژە واتە هێزی تایبەت هاتوچووی زیندانیان سنووردار کراوە و دابین نەکردنی پێداویستی ڕۆژانەیان گرفتی گەورەی بۆ دروست کردوون. هەروەها هەندێک هەواڵی هاوشێوەش لە زیندانی قەزڵحەساری کەرەج و لاکانی ڕەشتەوە بڵاوکراوەتەوە کە باز لە سنووردارکردنی تند و کەمبوونەوەی دەستڕاگەیشتنی زیندانیان بە پێداویستی سەرەتاییەکان دەکەن. لە ئیسفەهانیش هەواڵی گواستنەوەی ژمارەیەک لە زیندانیانی سیاسی و دەستبەسەرکراوانی زیندانی دەستکرد بۆ شوێنێکی نادیار شەپۆلێکی نوێ نیگەرانی دروست کردووە. گواستنەوەی زیندانیان بەبێ زانیاریەکی ڕوون تەنانەت لە بارودۆخی یاساییشدا جێگای نیگەرانیە، بەڵام لە کاتی شەڕدا نیگەرانی بنەماڵەکان زۆر زیاتر دەبێت.
ئەوان لە شوێنی ڕاگیرانی ئازیزانیان ئاگادار نین، نازانن لە چه دۆخێکدان و گیانیان پارێزراوە یان نا. لە هەندێک ناوچە مەترسیەکە تەنانەت لەوەش زیاترە. بە گوێرەی هەندێک لە راپۆرتەکان لە کاتی هێرشە موشەکیەکان بۆ سەر شوێنە سەربازی و ئەمنیەکان لە شاری سنە چەند گرتوخانە کراونەتە ئامانج. ئەو گرتوخانانەی کە تا چەند هەفتە لەمەوبەر شوێنی ڕاگررتنی زیندانیانی سیاسی بوون. لەگەڵ ئەوەشدا هێشتا هیچ زانیارێکی ورد سەبارەت بە دۆخی زیندانیانی ئەم ناوەندانە بڵاو نەکراوەتەوە. هەروەها هەندێک لە راپۆرتەکان باس لە ڕوودانی تەقینەوە لە ناوچە ئێڤین نزیک زیندانی تارانی گەورە و دەوروبەری زیندانی شاری زەنجانیش دەکەن. یەکێک لەو نمونانەی کە نیگەرانیەکی ئێگجار زۆری دروست کردووە بریتیە لە دۆخی زیندانیە هەر. بەپێ راپۆرتەکان دوای بورزومانکردنی زیندانی سەراب لە ڕۆژەکانی سەرەتای شەڕدا تەواوی زیندانیان و کارمەندانی ئەو زیندانە گوازراونەتەوە بۆ زیندانیە هەر. ئەم ڕاگواستنە لە ناکاوە بووەتە هۆی دروستبوونی قەرەباڵغیەکی زۆر، بەرتەسکبوونەوەی شوێنی ژیان، کەمی خۆراک و کەمبوونەوەی پێداویستیە تەندروستیەکان. ئەو زیندانیانەی پێشتریش لە دۆخێکی سەختدا بوون ئێستا ڕوبەڕووی قێرانێکی قوڵتر بوونەتەوە. لاوا دۆخێکدا مەترسی نەخۆشی، بەدخۆراکی، لاوازبوونی جەستەیی و ئاستی ئاڵۆزیە ناوخۆیەکانی زیندانیش زیاتر دەبێت. لە هەموو ئەمانەدا نابێت ئازار و نیگەرانی بنەماڵەکان لە بەرچاو نەگیردرێت. بنەماڵەی زیندانیان ئەم ڕۆژانە تەنها نیگەرانی درێژێ دەست بەسەربوونی ئازیزانیان نین. ئەوان لە مەرگی بێدەنگی کەسەکانیان بەهۆی بێدەرمانی، لە کوژرانیان لە ئاکامی هێرشەکاندا، لە سەرکوتکردنی ناو زیندان و لە بێهەواڵی مطلق دەترسن. زۆرێک لەم بنەماڵانە خۆشیان لەژێر فشاری ئەمنیەتیدان و هاوکات دەبێت باری قورسی چاوەڕوانی و دڵڕاوکەی ئازیزانیشیان تەحەموڵ بکەن. بۆ ئەوان شەڕ تەنها دەنگی تەقینەوە نییە. شەڕ واتە بێهەواڵی لە جگەرکۆشە، هاوسەر، باوک یان ئەو دایکانێکە لە پێش دیوارەکانی زینداندا گرفتار بوون. لاوە بارودۆخێکدا پرسی زیندانیان چیتر تەنها بابەتێکی دادوەری یان کارگێڕی نییە، بەڵکو پرسێکی مرۆیی بە پەلەو هەنووکەیە. ئازادی بێشەرت و مەرجی زیندانیانی سیاسی و عەقیدەتی دەبێت لە سەروی هەموو ویست و داواکاریەکانی ئەمڕۆدا بێت. سەبارەت بە زیندانیانی تاوانەگشتیەکانیش دەبێت لەسەر ئازادکردنی بە پەلەو مەرجدار، پێدانی مۆڵەتی نائاسایی بە وەرگرتنی بارەمتە یان گواستنەوە بۆ شوێنێکی ئەمن و ئارام جەخت بکرێتەوە. لە بارودۆخی شەڕدا پاراستنی گیانی زیندانیان دەبێت لە زۆمرەی ئۆلەویەتە سەرەکیەکان بێت. چارەنووسی زیندانیان لە ڕۆژانی شەڕدا ئەزموونێکە بۆ پێوانەی سەرەتاییترین پێوەرە مرۆیەکان. ئێستا زیاتر لە هەر کاتێکی تر دەبێت دەنگی زیندانیان و بنەماڵە نیگەرانەکانیان بین.